خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ شەو بەرنامەی پانۆراماتان پێشکەشەکەین. دۆخی یاخود بەهای دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی لە هەڵبەز و دابەزێکی گەورەی ئەمە دڕدۆنجی لای هەوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە. باسی 400 ملیارەکە ئەکرێ و باسی دابشکردنی موچەژ نییە. مەترسی ئەوە هەیە کە موچەی مانگێک بڕوە و کۆمەڵێک پێشهاتی تر لە هەرێمی کوردستان هەم ئابووری هەم سیاسی بەڕێگاوێ. ئەم شەو لە پانۆراما گفتوگویەکی تایبەت لەگەڵ بەڕێز عەلی حەمەدساڵح سەرۆکی لیژنەی وزە و سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستان زام دەین. کە عەلی زۆر سپاس. سپاس کاکزانای. ئەو سەرۆکی لیژنەیە ماوەنێ؟ وەڵای لە زووە نەچووم بۆتەوە. زۆر باشە بەخێر بێ. کاک عەلی ئەو هەڵبەز و دابەزی بەهای دۆلار و دینارە پەیوەندی بە چیەوە هەیە و خەڵک بەڕاستی ئەترسێ؟ یعنی بە زمانێکی سادە چۆن خەڵک تێبگەێنین کە کاریگەری لەسەر نرخی بنزین ئەمە ئێوارەیە دروست کرد لەسەر کۆی شتەکان دروستەکە؟ بەڵێ بە ناوی خوای گەورە و میهرەبان طبعاً خەڵک قەلەقە بێگومان لەبەر کۆمەڵە کۆکار بەشێکی زۆر بەداخەوە عێراق و لە ناویشیا کوردستان مامەڵەی خەڵک بە زۆری لە کاڵاکانە بە دۆلارە لە جلەوە بۆ کڕینی ئۆتۆمبیل، کڕینی خانوو، کڕینی زەوی و هەتا دۆلارە کابە خەلەلێکی گەورەیە لە سیستەمی نەقدی عێراقا کە لە وڵاتێکا بین ئەوەنە مامەڵە بە دۆلارێکری وەنە مامەڵە بە دینار ناکرێت بە ئەستەمە نایدۆستەوەیکە خانووی بە دینار فرۆشت بێت دروست یا ئۆتۆمبیلەکەی بە دینار فرۆشت بێت کەواتە بازاڕی ئێمە بە تەواوەتی ئەبەستێتەوە بە دۆلارە و بانکی ناوەندیش بەداخەوە لە ماوەی ڕابردووە سیاسەتی بانکی ناوەندی ئەوە بووە یەدەکەکانی یەکدراوی بێت دۆلار بێت. لە ماوەی ڕابردووە عەرزی دۆلار ڕۆژانە فرۆشتنی دۆلار لەلایەن بانکی ناوەندیەوە نزیکەی 240 ملیۆن دۆلار بووە ڕۆژانە. ئێستا لە هەفتەی پێشوو وەریگری نزیکەی 70-80 لەو دەوروبەرەیە واتە 400 ملیۆن دۆلارە. بەمە خستنە ڕوو کەمی کرد کە خستنە ڕوو کەمی کرد بێگومان خوازیات ترە لە خستنە ڕوو خوا زیاتر بێت لە خستنە ڕوو تەڵەب زیادەکە بەرەبەرە گرانە بێ ئەمش کۆمەڵی هۆکاری لە ژمارەیەک بانک 4 بانک لەوانە بانک شەرق لەوسەتیە بانکی ئاسیاییتیە کە وە هەندێک موەسسەی مالی نزیکەی لە 140 دۆلاری عێراقیان وەرگرتووە ئێستا لە ژێر سزای بانکی ناوەندیان تۆمەتبارن بە بردنە دەرەوەی دۆلار بۆ وڵاتانی دەوروبەر و ئەمریکاش زەختەکە طبعا خۆمان نزانین ئەمریکا حساری لەسەر ئێرانە یعنی مواقع پێی وایە بەشێکی زۆری دۆلاری عێراقی ئەبرێتە دەرەوە و بە شێوەی نامەشروع وە لە ناوی ئێران و ئەمە بەس کاریگەری لەسەر دۆلار دروست نەکردووە کاریگەری لەسەر تومەنیش دروست کردووە یەکێ لە هۆکارە سەرەکیەکانی لە دەستدانی بەهای تومەن پەیوەندی بەوە هەیە پەیوەندی بەم خستنە ڕووی دۆلاری عێراقەوە هەیە واتە عێراق واتە شەڕێکی سیاسی اقتصادی لەگەڵ ئێران و ئەمریکا دیسان واتە عێراق بانکی ناوەندی عێراق کاریگەری لەسەر بەهای تومەنیش هەیە چونکە ئەوە تا خستنە ڕووکەمی کرد بەهای تومەن زیادی کرد. ئایا ئەمە بەردەوامە بێ خەڵق قەلەخە خەڵک ئێستا لەوانەیە هیچ پێویستی بە موردەکاری ئێمە نەبێ ئەڵێ ئێستا من مامەڵە بکەم نەیکەم دۆلار چی لێ دینار چێت چونکە خەڵک موچەی بە دینار بەزە بەڕێگەوەیە خەڵک موچەی بە دینارە کەستی لەسەرە سیارەکەی مەعاشی مانگانەی بە دینارە کرێکەی بە دینارە و بە دۆلاری شتەکرێت بێگومان واتە شەکریش بە دۆلارە کرێت چونکە بەهای شەکر دۆلار دیاریە هەتا بەنزینی تۆمبیلەکەشی بە ڕاستە دینارە بەس دۆلارەکە دیاری. طبعا ئەمە قەراری بانکی مەرکەزی نییە واتە ڕاستە لە 125 هاو بۆ 45 و ئێستا 46 ئەمە قەراری بانکی مەرکەزی بەڵام ئێستا کە 150 قەراری بانکی ناوەندی نییە بانکی ناوەندی ئێستا زۆر مەبەستێتی و ڕێوشوێنی گرتووەتە بەر بۆ ئەوەی ئەم نرخە بێنێتە خوارەوە بۆ نزیکەی 147 تا خۆی بە 146 فرۆشێ لە 150 تێپەڕ نەکا بەلای کەمەوە لە بازاڕە. ئێستا سوودمەندی یەکەمە و بانکانن کە پارەکان وەرەگرن ئەوان هەر بە 146 نایدەنە بازار بەڵێ بە 146 دەن ئەوان نە بانکی ناوەندی ئەو بانکانی پارەکە لە بانکی ناوەندی وەرەگرن ئەمە مەجای تایە مەجای کاسپی تایە مەجای مامەڵی تایە مەجای بۆ بوونە هەموو بازرگانەکان دەستیان ناکە گاتە ئەم پارە خۆی ئەسڵی پارە بۆ چییە دۆلار ئەو بازرگانانەی کە کاڵا دێنە عێراقەوە بۆ نمونە ئۆتۆمبیل دێ سەلاجە دێ سپلیت دێ هەر مەوادێک دێ فاتورەیەکیان هەیە بۆیان هەیە بە ئەندازێ ئەم مەبلەغە دۆلار بەرنە دەرەوە چونکە مامەڵەکە لە دەرەوە بە دۆلارە بەڵام ئەمە زۆر خراپ استغلال کرا
يعني باوەڕکە مەسەن بانقی شەرق لەوسەط لەم سلێمانیەوە بە فاتورەیەوە 10 ملیۆن دۆلاری بردوتە دەرەوە. ئەمە زانراوە کەشف بووە. ئێستا دووسێ وەزیفەی هەیە یەکەم ئەوێ ئەمە ڕاگرێت ئەم چوونە دەرەوە، دووەم ئەوێ تەنزیمی کە ئەوەی من زانیومە خەریکی سیستەمێکی ئەلکترۆنین بۆ بازرگانی حەقیقی بۆ بریکە دەرەوەی دۆلار طبعا بە هاوکاری ئەمریکا زۆر جددیە لەم پرسا چکە پەیوەندی بۆ ئابڵ و قەوگەماروانەوە هەیە. یعنی زۆر جار هەندێک خەڵک جارانی شمانکە ئەن ئەمریکا کاریگەری زۆر وانە لەسەر عێراق کاکە ئەمریکا توانێت بە شتێکی ئەوە زۆر بەسیط پێویستی بە هێزی عسکەری نییە بە سیستەمێکی مالی نەقدی بێت ئەم فشارە لەسەر عێراقی نەوتیژ ئێستاش ناستەوە ئەمریکا بەڵێ سندوقی تەنمیە عێراقیمان بۆیە نەوت بە دۆلارە فرۆشێ و دۆلار پارێژی ئەمریکیە یعنی خواست و خستنە ڕووی دۆلار بە تەواتی بەدەست بانکی ناوەندیەوە نییە هەرچەندە بانکی ناوەندی ئێستا 100 ملیارد دۆلار احتیاطی هەیە 100 ملیارد دۆلار احتیاطی هەیە بانکی ناوەندی عێراقی. بۆیە بە دوودی توێ ڕوانینی من ئەم چەند ڕۆژە هەندێک ڕێوشوێنە گیرێ بۆ گومرگی لە پێشینە نەدرێوچی بەڵام ئەم چەند ڕۆژە ئەم هەڵبەزوو دابەزە بەردەوامە بێ بەڵام دوای سەری ساڵ بانکی ناوەندی هەم لەگەڵی ئەمریکیەکانە بە جددی دێنە سەرخەت بۆ زۆر جێگیربوونی نرخی ئەمێنێتەوە ئەو سیستەمە جێگیرکەن و ئەمێنێتەوە دڵنیایی ئەمێنێتەوە دڵنیایی من پێم وایە هەرگیز بەحاڵە وەکو پێش و پارە بخرێتە گەڕ 240 ملیۆن دۆلار بەڵام زیاد دەکا بەڵام دڵنیاییە ئەنەوێت کە ئەم پارەیە نەچێتە دەرەوە بەو شێوە لە حاڵێکە ئەگەر کەسێک پارەی پێ بچۆ مامەڵی پێوە بکات جگەلەوانی مجازەفعکردنەوە بازاری دۆلار چۆتە خوێنیان مەسەلەن ئەمە یەکێکی ترە یەکێکی تر لە هۆکارەکانی گرانبوون چییە کاکژانە زۆر بە دقیقی ئەمەیە خەڵکی ئێستا کە دیناری هەیە لە ماڵە قەلەقە ئەڵێ دۆلارە بێ بە 60 بێ بە 70 بێ بە 80 باشە باشم بیکڕم کە هەمووی پانە نابا بۆ بازار خواست لەسەر دۆلارەکە زیاد دەکا کە خوا زیاد بوو گرانەوێ با بەیانی کەس نەڕوا بیکڕێن زان چۆن ئۆتۆماتیکیەتەوە یا واتە مەرج نییە هەموو ئەوانەی ئێستا تا تقریبا دەوری سەعات دووش هەموو ئەوانەی کە ئێستا ئەیکڕن مەرج نییە باسرگانەکان من بۆی لە دەرەوە کاڵا بێنن تایبەتی خۆمان زانین سە پێش سەری ساڵە هەمووی هەر شەریکاتی گەورە هەمووی خەریکت ڕێخستنەوەی حسابات و تەصفیە حسابات و ئەوانەیە قەلەقی خەڵکە پێویست ناکە خەڵکەوە نەقەلق بێت چونکە قەراری بانکی مەرکەزی نییە بۆ ئەوەی نرخی بەهای دینار زیاتر دابەسێنێ واتە بەرز بێتەوە بۆ 160 و 170 کە قەراری بانکی مەرکەزی نەبوو ئەمە پێ ئەوتێ دۆخی ناجێگیر دۆخێکی ناجێگیری نامستەقڕەوە بەردەوام نابێ ینی بە دڵنیاییەوە بەردەوام ینی ئەو 10,000 تقریبا 11,000 بانکی ئەمە خەڵکە ئەمە خەڵکە ئەمە خواست و خستە ڕووە بەڵام کرد بە پەنجام ینی مەسەن بۆ نمونە ئەگەر ئەو لێچوونە مالی ڕاگیرێ و نەزیفەی کە ئەڕواتە دەرەوە هەند پسپۆڕانی بواری مالی تەخمین یەکەن بە نزیکەی لە ساسی بۆ چل ئەڕواتە دەرەوە ئەوەی کە وڵاتانی دەوروبەر بەنیانەوەی کە بۆ کاڵاو شتومەکە ئەخنا من و کاکسوان عومەر ماوەیە تەحقیقمان زۆر کرد کاک سۆران کۆمپانیا هەبووە ساختەکاری کردووە فاتورەی ساختە کردووە بۆ نمونە بای 30 ملیۆن دۆلار سپلیت و سەلاجە و ئەو شتانەی هێناوە بۆ نمونە لە باش کردوەوە گوبرگەکەشی داوە گومرگەکەشی داوە فاتورەکەشی دروست کردووە بۆچی سەلاجە و شتەکەشی نەهێناوە کاڵاکە بەس بۆ ئەوەی ببرێتە دەرەوە گومانەکرێ من خۆم دۆسیەکم لایە 13 بانکە چواریان کوردن هەموو عێراق بەڵێ نزیکەی 312 ناوی بانکەکانە لە دادگای ئێستا لە بەخا دۆسیەکە 312 ملیارد دۆلار براوەتە دەرەوە دیارێکێ بردوێتێت دەرەوە بەڵام دیار نییە بۆ چێ براوە واتە سەروی ئەو نادیاری ئەمریکای تۆ ڕەکردووە 300 ملیارد دۆلار زۆرە ئەم فەوزا زۆرە کاکە ئەم فەوزا زۆر زۆرە کاکە ئەمە بە دەقیقی هەڵێم بەرپرسەیە لەم سلێمانیا بە زەوی فرۆشتن و بەمە و بەمە 5 ملیۆن دۆلاری تەنیا بە یەک شوقەداوە لە ئیمارات 5 ملیۆن دۆلار چۆن بردە دەرەوە ئەمە بۆ سپیکردنەوە نیە چۆن بابا چۆنە تۆ دەفەرمباری بتوانە 5 ملیۆن دۆلار بەرێتەوە چۆنە توان پارەی زۆر زۆر بە 100 ملیۆن دۆلار چۆتە دەرەوە لەم سلێمانی کاڵێم لە سلێمانی لە هەولێر واتە زیاتر چکە لێ پارە زۆرترە عەرز زۆرترە نەوت زۆرترە ئەنی
یخوا ئەم بەرپرسانە بەداخەوە زۆربەی پارەکان ئەوەی زیان خۆزگە لە وڵاتێمە بیان کردای بە معمەل بیان کردە بە پرۆژە معقولە شقەیە بکری بە 5 ملیۆن دلار لە دوبەی چیەوە شوقە چیە؟ لەسەر ئەو شوێنە مهمانە و ڕووەکە ناشیان ناژین سپیە کردوە پارە سیقیان بەم وڵاتی خۆمان نییە لێنا خۆ 5 ملیۆن دلار لێرەوە گەڕیقات هیچ نەبێ معمەلێکی تیا دروستەکات 30 کەسی 50 کەسی شتیا بخەیتەکە وە لە مەتاڕەکانەوە براواتە دەروانی بەڕوونی براواتە دۆ تورکیا و دوبەی زمینە سازیەکی زۆرەکەن بۆ بردنەدەرەوەی پارە بۆ ئێران تۆمەتبارەکرێبەوە ئێران و عێراق تێکەڵن ئێران زۆر پێویستی بە دۆلار و بەهای قورس ئەوەیە بۆ ڕاگررتنی بەهای تومەنەکەی زۆر پێویستی پێێتی و ئەمە کاریگەریەکەش ئەو کاتە دەرکەوت کە ئەم ناوی بنین گەمارۆیە هەرچی لەسەر بانکی ناوەندی دەرکەوت کە قایرێکت کاریگەر طبعا هەندێک قەراراتی تری ناوخۆی ئێرانیشە پەیوەندی بە حیجاب و خۆپشاندانەکان وانش تەسیریان کرد لە بەهای تومەن بەڵام کە دۆلار لە عێراقەوە ینی زۆر جار هەڵێن بازاری دۆلارەکەی سلێمانی بەقەدەر گەورەترین بازار ئێرە کاریگەری لەسەر بازاری تومەنی واقع بۆیە خەڵک نەترسێ ئەو بازاری هیرات مەسەلا خەڵک نەترسێ نەترسێ قەلق نەبێ زەخت مەکەن لەسەر بازار کە زەختەکەی لەسەر بازار خۆ دۆلار ئۆتۆماتیکی وتت بازاردا بخرێت دەستێکت کردووە ئەوەش تقریبا بڕیارێکی زۆر هەبوو سەریکە ئەمە دڵنیا بە بەس بەیانی خەڵک نەڕات یەتە خوارەوە بەڵام ئێگەر خەڵک زیاتر ڕۆی گرانە بێ تا ئەو کاتێک کە بانکی ناوەندی ئەم قەرارانەیەدا کە بانکی ناوەندی قەرارەکانیدا ئۆتۆماتیکی دێتە خوارەوە و سعرەکە جێگی هیچ کاتێکوا بۆ مەسەلەن ئێستا بە ئەو بە 36 فرۆشێ مەسەلەن 20,000 30,000 لەسەر و خۆی 30,000 هەندێک کات لە هەرێمی کوردستان و عێراق بیرمانە گەیشتە 130 129 وەختێکە بە 18 باشمانێ ئەوەش کەی ئەوش پەیوەندی بە ئەبلێچوو ئەتە دووسێ شتێ ئەبێ بیکە یەکەم ئەم بردنە دەرەوە هەرە برێتە دەرەوە سنوورداری کرێ بە تورکیا ئیشی بەوەیە تورکیا بۆ تورکیا زین چۆنە تورکیا ئێستا تۆ توانی 100 ملیۆن دلار بەریتە تورکیا زمینە سازی بۆکە حەزەکە تورکیا و دوبەی یەکێ لەو ڕێگانەی یعنی ئەمە کەشفکردنی ڕێگە نییە بۆ ئەوەی بیبەنە دەرەوە خۆیان نەزانن بەرپرسەکان هاوڵاتی ئاسانی نازانن تۆ توانی ئێستا بڕۆی لە مەتارەوە لێرەوە گەر ئاسانکاری و تەسیلاتی بۆ بکرا لە هەولێریان لە بەقاش کوێ 100 ملیۆن دلار بەریتە دوبەی پێیان خۆشە پارە بێتە وڵاتەکە ئەیبەن ئەم 100 ملیۆن دلارە بۆ نمونەچن ئاپارتمانێکی پێکڕن ئاپارتمانە هیچ فاتورەی نییە کەواتە تۆ 100 ملیۆن دلارەکە کە ئاپارتمانەکە بۆ دروست کرد دیکۆمنتی بۆ دروستە بێ مڵکێکی گەورەیە کرێ بەناوتەوە ئەکرێت دوای دووسێ مانگ مڵکەکەی فرۆشی بە 90 ملیۆن دلار 10 ملیۆن دلار زەرەکەی دیکۆمنتی بۆ دروست بۆ توانای ببێتە شوێنیت بەو 10 ملیۆن دلار زەرەر خۆرە خۆ بەرنەوە دەکەی لاک نەبوون ینی مەبەستم ڕێگەکان زۆرن بۆ ئەمە وتیان ئەمریکا ئەوێ ئەمە سنووردارکە و بانکی ناوەندی شێوێ ها هەرێ بانکی ناوەندی شێوێ ئەمە سنووردارکە چکە لە نەتیجە عێراق تووشی دەزیفی مالیە بێ ئەین تۆ هەموو ڕۆژێک 300 ملیۆن دلار بخەیتە گەڕ ئاڵوگۆڕ نەکە بڕواتە دەرەوە متمانە لە دەسەدا باش درای وڵاتەکە متمانە لە دەست کاک عەلی قسەیەکی سیاسی هێڵن کە ئەمە بۆ سەرخواردنی حکوومەتەکەی سوودانیە تا ئێستا ئەمریکا هیچ هەنگاوێکی جدی نێن ڕەنگە ئاگادارکردنەوە بێ ڕەنگە تەبلیغ بێ ڕەنگە ئەوە ئەگەر ناخۆ بێوێ هینیکا بە یەک قەراری سیاسی دۆلاری لێگرێتەوە شتی تری ینی وەسیلەی تری بەدەسەوەیە بەڵام ئەمە وەکو تەبلیغ وەکو هۆشداری وەکو ئەکرێ بۆ ناوی دەنین هەماهەنگی ئەگەر بکرێ بڵێ فەرموو بە سیستەمێکی تۆکمە هاوکارە بین پێکەوە ئەمە بۆ عێراقیش زۆر مهمە ها بۆ عێراقی زۆر مهمە پارە نەچێتە دەرەوە پارەی قرس نەچێتە دەرەوە بۆ سپیکردنەوە و لە ناوخوا ئەم جوڵە مالیە دروستکە توش معقول نییە تۆ بیرکەرەوە کاکیل ئەگەر ڕۆژی 300 ملیۆن دلار بێ 300 کە ڕەتی سیکە لە مانگە 9 ملیار دلار ئایا لە عێراقا 9 ملیار دلار بە فعلی بۆ کڕینی کاڵا چێتە دەرەوە نەخێر کاک عەلی قسەیەکی ترەکرێ ئەڵێن کە بانکی ناوەندی عێراقی ئەڵێ کە بە دراوی چینی و بە دراوی تریش بێنێتە ناو مۆزوعەکانەوە لێ ساتە ناتوانانی ئەمە بکەوە ئەگەر پێی وابێ بۆ ئەمە ڕە هەندێ من خەبیریشم گوێ لێ بووە واڵێن دوای سێرچی هەندێ لەوان عاقڵترمان کردووە ئێنا ئێمە لەو مستەوانینەوە هەڵسەنگانە بکەین بیرکردنەوە لە وەسانەوە بەرامبەر بە ئەمریکا لەما بە کارەساتێکی چارەنووسی عادل عەبدولمەهدی چارەساتێکی نەک لە ڕووی سیاسیەوە بەتەنیا لە ڕووی مالیەوە چکە زین چۆنە دۆلار چۆتە خوێنی تاکی عێراقیەوە بێگومان
وانە بازار مامەڵە سیارە بزنس دوکان هەن چی لەکەیت تۆ ئێستا بەیانی بڵێ ئیش بە دۆلار ناکەم ئیش بە پارەی چینیەکەم ئیش بە ڕۆبلی رووسیا چی لێ دە بازار نابێت تازە دۆلار بۆ عێراق وەکو دراوێکی نیشتیمانی لێهاتووە وەکو ناڵێم بۆتە دراوێکی نیشتیمانی چکە خەڵک مامەڵی پێکە تا بەیانی بڕۆ بڵێ ئەرزەی من بای 100 ملیۆن دینارە جواب ئەگەر بڵێ 6 دەفتەر ها یەکسەر لێ تێگە ینی بۆ بەشێ لە بازە بۆیە حەل ئەمە بێ بە تەدریجی بکرێت ینی قەچێکە عێراق با لە پاڵ 100 ملیۆن دۆلارە ملیار دۆلار یەدەک نییە نیشی هەبێت بە ڕۆبڵیشی هەبێت تەحتیا یۆرۆشی هەبێت بەڵام ناتوانیت تومانیشی هەبێەوە ناتوانێت زەرەکە لەم ئەرزاڵی گرتیەوە زۆر باشە کاعلی کەواتە ئەو ترسە گەورەی نییە نەنە ترسی گەورە نییە لەبەرەوەی قەراری دەوڵەت نییە قەراری دەوڵەت بۆ جێگیری نرخە ئەو پەڕی چەند هەزارێکە یاریش پوێندی بە خەڵکو ئەو بابەتان وەک چۆن ئەو کاتەیش کەوتیان دا بازێنرێ وەکمان شتیوانیە بانکی ناوەندی تا 5 ساڵ دەستکاری سەری سەرف ناکە و ناشتوانێت نایکە و بەدەست خۆشی نییە سندوقی نەقدی دەولی هەیە هەنێمە عملیەکی ئاسان نییە مەسەن بۆ نمونە یاریکردن بە عاتفە و بزنس چیە من پێم وایە بەشێکی بزنس بوو پێشتر هەندێک فراکسیۆنی پەرلەمانی عێراقی هەند ئیمزا کۆکەینەوە لە پەرلەمانە نرخی دۆلار دابەزێنی لە کاتێک ئەمە لە هەزارێکیش دەسڵاتی پەرلەمان نییە دەسڵاتی بانکی ناوەندیە پەرلەمان بۆ هەیە دەستێوەردان لە دەسڵاتی وەزارەت و ئەنجومەنی وەزیان و سەرۆکی حکومەتکە بەس بۆی نییە دەستێوەردان لە دەسڵاتی محافزی بانکی ناوەندیە ئەمە بوو بە بزنس کە وایە نەوت هێنایانە 145 وانە هەندێک خەڵک کڕیەوە دوای هاتەوە شوێنی 50وانە فرۆشتیانەوە بۆیە بێ خەڵک زۆر وریا بێنەوە کاک حاجی کۆنتترۆلی ئێمە ئەوەندە جوان لە بەرنامە و شت بووە داخڵە بنە قسم بۆ بکەن سە کاروانەڵێ مەسەلەن مەجموعەی پەرلەمانتارەڵێن بە مەرجی ئەوە دەنگەدەین بە پرۆژەیاسای بودجە لە پەرلەمانی عێراق کە بەهای دۆلار ینی بەهای دینار بەرز بێتەوە ناتوانێت ئەمەش دیسانیاریی ئەمە جاری هەر مفاوەزاتێکی گەورەیەوێ لەگەڵ جگە لە بانکی ناوەندی عێراقی لەگەڵ بانکی دەولیە موسسە گەورە مالیەکانی جیانا لەگەڵ بانکی دەولیە حەسان نییە و دوو ئەزین چۆنە با قسەیە حەقم من ناخۆشە و خەڵکیش پێی ناخۆشە بەڵام جاروێ حەقە بێ بڵێ باوەڕکە ئەگەر ئەو کاتە سەعری دۆلار نەبرایەتە 145 لە 200 شاخۆی نەیەگرتەوە چکە عێراق تووشی انهیارێکی گەورەی مالی بوو ئەمە مستەکینێکی باش بوو دروست عجز دروست بوو علی علاوی پیاوێکی زۆر عاقڵ و عێراق ئەو پیاوە گەورەی لە دەستدا زەرەرێکی زۆر گەورەی کرد ڕاستە بۆ هەندێک شت میسالی بوو عێراق خەڵکی واقعیەوێ شتێ لە گەندەڵی بزانێ لە ڕێکەوتنی حیزبەکان بزانێ ئەو پیاوێکی خوێندەوە سەرف اختصاصی بوو لەگەڵ بەڵام بە قسەی ئەو بکرایە عێراق گەشتە شوێن زۆر باش زەبا باسی ئاوەکەت خۆ کاگالی عافیەتت بێ باسی 400 ملیارەکە بکەین بەڵێ 400 ملیارەکە هێشتا نەهات بۆ خاوەنی هەیە ئێستا ئەو 400 ملیارە قسەیەک هەیە بۆ مەترسی ئەوە شەیە کە مانگێک موچە چێتە پاشەکەوت نازام چی لێبێت هەموو ئەو پێوەرێکە بێ 1970 مانچدا ساڵی داهاتوو بموچە ئەوانەی کە خۆیان کردە خاوەنی 400 ملیارەکە لە هەموو لاکان ئێستا خۆیان ناگەنە خاوەنی بێنەوە کەوتیانیت هەمووی وتی من هێنام کەوتیان ناکەس نایە بە دوایە ئەمە مشکلەکەیە طبعا ئەنجومەنی وەزیرانی عێراق قەراری لێداوە بەڵام وەزیری مالی ڕێکاری بۆ دەرنەکە سەرفی ناکە دوو بژاردەمان لە بەردەمایە بەپێی سەلاحیەتی خۆی پێشتیش بەپێی سەلاحیەت سەرۆک وەزیران کردوێتی مستەفا کازم وەزیر عەلاوی ڕازی نەبووە ئەمە بکە کە تا ئێستا نەوێراوە دەسی بۆ بەرێ لە مەحکەمەیە ترسێ لە پەرلەمانە ترسێ لە دادگای لەکوێت نازانم نەیوێراوە وەزیری مالیش نایکە وە کێشەکە ئەوەیە قەلەقەکەی من ئەوەیە ئەم چەند ڕۆژە نەیە بکەوێتە ساڵی ئایندەوە ئەو کاتە بوتێت حساباتی ساڵ داخرا و لە ساڵی نوێ تەرخانکراوی نییە قانونی بودجەی نوێ هاتووە لە قانونی بودجەی نوێ سەرفی نییە یعنی بیانەوێ و کاتە بیانووی بووە دۆستنەوە بیانوێکی زیاتر بۆیە ڕێگا دروستەکە ئەوەی ئەم سێ چوار ڕۆژە جۆدێکی جدیتیا بکرێت بێت سەبارەت بە موچە طبعا لە 25 مانگەوە پارەی نەوت دێتەوە بەڵێ لە دوێنێەوە بەڵێ تا لە 25 مانگەوە کەواتە لە داهاتی ناوخۆوە بێت چەندێت تەمویل بکرێ بۆی بووچە بدرێ باسیەوە کرێت فرۆشتنی نەوت کەمی کردووە ئەم شتا تەنها قسەیە یان عەمەلدا 250 بۆ 300 ملیار
کەمی هەیە ئەبێت لە داهاتی ناوخواتەواکەن ئەم بە داهاتی نەوتەکەش دەست ناکەن بە دابشکردنی ئەیانەوێت دوای خەن بۆ چواری مانگ بێگومان ئەنوێت دوای خەن بۆ چواری مانگ ئایا بۆیە دوای خەن چاوەڕێی پارەکەی عێراقن و یەکسەر بیدەن و بسپێنجی مانگیەک موچەی مانگیەک بدەن ئەگەر نیەتەکە ئەمە بێ باشە ئەگەر نیەتەکەش ئەوە بێ بەرە دوای خەن بەڕاستی کارێکی خراپە باشە بۆچی لەگەڵ باسکردنی 400 ملیارەکە دەنگۆی ئەوشیان بڵاو کردو کە نەوت فرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستان کەم بۆتەوە ڕێک لەم تەوقیتەیە بوو من ئێمە هین وەرگای من حەزم لە قسەی حەقە بێگومان ئێمە ئاماری ئەمانمان وەرنەکردو ئەگەر ویستان بۆتان نێرم ئاماری کەشتی بار هەڵگرەکانی نەوتمان وەرگرتووە ئیمانچی 11 وەرمان کرد ئەوەی لە بەندەری جیهان مەسەن لە ساچلی نەوتی کوردستان بە ئیتالیا فرۆشاوە کەشتێکەی بارەکەی تاریخەکەی هەمووی 10 ملیۆن بەرمیل فرۆشا 10 ملیۆن بەرمیل بارکرا بوو بۆ فرۆشتن جا زیاترەیە لە خەزانەکان نازانم پێشتر 13 ملیۆن بارەکرا بۆ فرۆشتن ئەوە ڕاست بوو پێشتر 13 ملیۆن بارەکرا بۆ فرۆشتن جاگەروا بێمە ئەمانە کاتێتر عینادی چیەکەن لەگەڵ عێراق پێش ئەوەی کە ئەو ئەگەر ئەمەی کە من ئەیڵێم کاکین من لەمە دڵنیام پێشتر 13 ملیۆن بەرمیل مانگێک بارکراوە لە بەندەری جەیهان بۆ فرۆشتن مانگی 11 کە سەیرمان کرد لە ئەخیرا 4 ڕۆژ دوای چواری 12 وەرمان کرد کەشتی کۆمان کردو 10 ملیۆن شتێکە بارکردن بۆ فرۆشتن جا 10 ملیۆنیان بارکردو و سێی لە خەزان ماوەتەوە نازانم بەڵام 10 ملیۆن 3 ملیۆن قسەیەکە بوتیان ئەمە بۆ ئەوەیە کە دیسان 200 ملیارەکەش بێ دیسە هەر پشت بەداهاتی ناو خۆ بەستن بۆ تەکمیلە بۆ نمونە گەرمیان نزیکەی لە ساڵ 55 بۆ 60 کەمی کردووە بە مەبەستە یان فرۆشتیە با من ئەمە بڵێم بازەکەم ئەمە بڵێم وە بە تاریخی شەمێنێتەوە بۆ تاریخ خەمێنێتەوە 3-4 ساڵی تر ئەڵێن علی وایە هەرێمی کوردستان لە نەوت دەوڵەمەند نییە هەمووی ڕقەمی خەڵەت بوو ئاشتی ورامی دای ئەمانش قەنەعەتیان پێکرد من ئەخیری سەرتای 2004 ئەمان قەراریاندا لە 15 دەوە خۆیان سەربەخۆ نەوت بفرۆشتن دەستیان پێکرد 15 دەی 2013 کۆبوونەوەیەک بوو من لەوێ بوو هەم لە لیژنەی وزە بووم هەم کات نوێنەرایەتی جۆڕن لە پەرلەمان بوو دکتۆر یوسف سەرپەرشتی پەرلەمان بوو هێشتا کابینەی نوێ تقریبان دەست بەکارنەوە پلانیان بوو سەربەخۆ نەوت بفرۆشت وتمان کاکە عێراق ئێمە مانگی ملیارێ دۆلار ئاوەتی من زیاترم دەسەکەوێت چۆن کوراسەیەکی دروست کرد بوو نوسخەیەکم باش بوو لێوەرگرت ئەم کوراسەی دا بۆ کاک مەسکوت طبعا دای بۆ کاک قوبات دای بوو بە کاک نێچیروانەوە بەخوا هەموویان پێکەوە بە پێ و کوراسی ئەو لە 2016 بەبێ کەرکک ئێمە 1,600,000 بەرمیل نەوتین تاجەکەین بۆ دەر ئێستا خۆیان دەڵێن کەمترە لە 400 هەر ڕقەمی غەڵەت چی پێڵێ بە پێی ئەو کوراسە وتم ئێمە ملیار وتی ئێمە داهاتی خۆمان نزیکەی 30 بۆ 36 ملیار دۆلارە بێ لە 2016 سێ بوو کاتە ناو خەزی هەر ڕقەمی غەڵەت چیت لێ ئێمە ئێستا حەقلی گەورەی کە اعتیمادی لەسەر خوربەڵەیە خورمەڵە ئێستا عێراق لە دادگا تایبەتمەندیەکانی عێراق سکاڵایەکی تۆمار کردووەڵێم حەقلەی منە هەرێمی کوردستان خورمەڵەی لێکەیتەوە کە 150,000 بەرمیل لە خورمەڵە 250 مێنێتەوە 250 نامێنێتەوە بۆ نامێنێتەوە خاک ئەم 250 بۆ ئەوەی بەردەوام بێ ماگانە پارەیەکی زۆر لە ئیستثماری نەوت و حقولی نەوت و شەریکاتی نەوت و ئەمانە سەرف بکەیت تۆ ناتوانانی ئەم پارە خۆی بەشی نیوەی موچەکە ینی بۆیە استراتیژی دقیق ئەوەیە ئێمە لە چوارچەوەی پرۆسی نوتیا لەگەڵ عێراق هەرێمی کوردستان لە غازا دەوڵەمەندە بەڵێ ئیستثماری تیاکراوە نەخێر پلان هەیە بۆی نییە ڕوئیا هەیە نییە غازە بێ بە بەدیلی نەوت بە گەورەتریش بەڵام استثمار لە غازا بەڵام مەترسیدارنی دەست بۆ بردنیوەکو نەوت خەڵک زۆر لەواترسێ سێکە دوو سێ شتێ بێ لەگەڵ عێراقا کۆنتاکتی بۆ عێراق لە نەوتا دەوڵەمەندە ڕەنگە زۆر مەقسەدی نەبوو بێ ئێمە 300,000-400,000 بەرمیل نەوتن بەڵام لە غازوانیە خۆی لە غاز دەرلەوە ناردەیە یەک کێشە بۆ دروستەکە تۆ ئەزانی جگە لە خورمەڵە عێراق سکاڵایەکی تریشەیە لەسەر حەقلی قادرکەرەم ئەڵێ ئەم حەقلەش سەر بە کۆمپانیای نەوتی باکوورە باشە گریمان سبەینی عێراق لە دادگا قادرکەرەمی بردەوە گریمان باشە بردیەوە ئەڵێ چی شەڕەکەم
بە دادگا و وەراقێنەوە حەقلەی حکوومەتی عێراقیەوە ئەوە سەر بە کۆمپانیای نەوتی باکوورە و چیەکەی ئەی حل ئەوەیە ئێمە لە سەر دۆسەی نەوت ڕێکەوتنێکی سەنجینمان هەبێ لەگەڵ باشە کاک عەلی سەرۆبانی پرۆژە یاساکەیە هیچ ئامادەکاریەک و گەرم و گوڕێک نبینی مەسەلەن ئەو پرۆژە یاسایی کە دێت کورتی دابەژار مادام دوسێ ساڵی تر بۆ شێوەیە خراپ بۆ زعکە خراپ حەقلانە پیرە بن کاکزان من تەواو بڵێ من حەزەکەم بەیانی و یەک راپۆرتکەن بەس خوا بیکەن وڵا داوا شیواشۆکەمە و راپۆرت شیواشۆک تەق کۆیە لە 140,000 بەرمیل و هاتە بۆ 5,000 بەرمیل باشترین جۆری نەوت بووە لە عێراق شیواشۆک باشترین نەوتی شێخان زۆر خراپە ئەڵێ زۆر خراپە باشترین جۆری نەوت بووە کەواتە حەقلەکانی ئێمە پیرە بن دەی بڕۆم بزان بۆ ئەم کێڵ گەوای لێ هات ئەی بۆ گەرمیان لە چەند ڕۆژێکە لە ساعت چلکەمی لە ساعت 50 بۆ 60 بەمە بەستە یا هەر خودی سروشتیان کامیان بێ من ناتوانم لە بری کۆمەڵک پسپۆرت قسە بکەم بەڵێ شیواشۆک زەختێکی زۆری لێکرا زەختێکی ناتەبیعی لێکرا بۆ هێنانە دەرەوەی نەوت بە خێرایی مەبەستیان بوو لە لەحزەیەکە بیکەن بە 100 و زیاتریش کۆمەڵی بەهای پشکێندێ کۆمپانیا زیادی کردیە بەڵام لە نەتیجا و حەق لە نەوتە نەما 5,000 بەرمیل هی ئەوە نییە احتیماتی بکەیتە سەر وانە بێگومان بەسڕە 3 ملیۆن بەرمیل زیاترەوانە توان زیاتریشی کەن کەواتە حەلی دقیق و ئەزان چۆنە ئینسان لە شتێکا سەرکەوتوو نەبوو یا تەخمینی خەڵەتی کرد یا نەخێر فەشەلیشی هێنا ئەبێ بەڕوونی بڵێ من خەڵەت بووم لەمە و ئەمەش ڕێ ڕاستەکەی منە بۆ ئەوەی میلەتەکە تووشی هیلاکەند نەبەی ئێستا ئێمە بیرکەرەوە نەوت سەردەمێ $170 وانە ئێستا هەشتا 37 هاتەتە خوارەوە ئێگە 37 تر بێتە خوارەوە چیەکەی کە نەوت بەهاکەی بێتە خوارەوە ئینتاجش کەمەکە بۆ لەبەرەوەی پارە نییە بۆ تەطویری حەق لە نەوتیەکان دیسانەوە بێ بڵێنەوە بەڵێ عێراق ڕەکەوین تاکە ڕێگا ڕێکەوتنە لەگەڵ عێراق من ناڵێم تەسلیم قواری هەرێمی ئەڵێم ڕێکن قواری هەرێمی کوردستان بە ڕێکەوتن لەگەڵ عێراقا بەهێزە بێ لە چوارچێوەی عێراقا بەهێزە بێت تورکیا هیچ پێشکەش بە ئێمە ناکا باوەڕ کە هەرێمی کوردستان کەمێک لێ بقەومێ یەکەم کەس کە شەقی تێڵدا تورکیایە وابێ یەکەم کەس کە پشتیوانی قەومێ سیکە ئوستاز ئەمەلیەکان دقیقن کاکە پسپۆڕی بواری دەوت بێنین ئێمە نەوتمان چەندێ بۆ ئێستا بەرەو کوێچێ بەرەو هەڵکە من وەزیری سامانە سوشتەکان کەمالە تووشی بە خۆمی وت بە حزوری چەند پەرلەمانتارێکش کۆبوونەوە وتی بۆ ئەوەی ئێمە 40,000 بەرمیل ئینتاج زیادکەین نزیکەی $2 ملیارد پێویستە وتم هەیە وتین وتمە تواوتینە لێکۆڵینەوەی دقیق بکرێ ئایا ئەم نەوتەی ئێمە بەرەو بەرز بوونەوە ڕوا یا بەرەو دابڵێ دواز لە دۆسی داواکان بێرەگەر ئێمە لەگەڵ عێراقا چیمان پێ بێت دادگاکەی فەڕەنسا چی لێ لەسەر دۆسی نەوت لەگەڵ تورکیا خورمەڵە و قادرکەرەم چی خورمەڵە و قادرکەرەممان لێکردەوە هەرێمی کوردستان هیچی نییە نەنەوتی هەیە نەغازی هەیە نەکارەبای هەیە عێراقیش ئێستا چاوی لێتی ئەڵێ ئەم دوو حەقلای کۆمپانیای نەوتی باکوورە ئایا ئێمە لە چوارچێوەیەکە ڕێککەوین ڕێکەوتنێکی سەنجین هەرێمی کوردستان پارێزراو بێ قوارەکەی پارێزراو بێ ماگانە بودجێکمان بۆ بێ بەشی موچە پێداویستیەکان کە خۆت نەوت بەڕێوە بێ وەرە بەڕێوە بە خۆت کۆمپانیایەتی تەدقیقکە خۆرە تەدقیقکە خۆ حەق لە نەوتەکان ناندن بە کۆڵیانەوە بیبن کارەمێنەوە نەوتەکانە لەم جوگرافیە ئێمن قەیچێکە وردبینیەکەن ئێوە باشترێ فرۆشن لێمە بەڵێ ئەوان باشترێ فرسەکە لە وردبینی هەیە کە ئەوان بە $10 گەندەڵی گەورەی تیابێ کاک عەلی بەڵێ هەیە هەموو ڕۆژێک کرێی بۆری نەوت کوردستان $2.5 ملیۆن $250 دەفتەر حکوومەتی عێراق ئەمە قبول ناکات نایکە بۆ چێگەڕێتەوە ئەمە سەیریکە ئوستاز یەک ئەمەلی حسابێ بۆ باسەکەم نەوتی کەرکووکمان هەیە بەو بۆریە نەوتا ڕوە کە نەوتی ئێمەی پێ عینەن بۆڕی نەوتی ئێمەشی پیاڕوە ئایا ئەکرێ هی ئێمە $5 بێ ئەو $1 بێ بێگومان نەخێر ئەمەش هەڵبەتە بۆ ینی زیاتر ئەوەی کە مەسەلەی قواری هەرێم نییە مەسەلەی قوارەی گیرفانی تایە ئەوەی تایە بەڵام بۆ قواری هەرێم وەڵڵی هەموو کەس خۆم بە نیشتیمان پەروەرترە زانم ئەم نیشتیمانە و خەڵکەکەی زۆر خۆشەوێ بەڵام بۆ ئەوەی کوردستان بەهێز بێ خەڵکەکەی خۆش بژی هەرێمێکی بەهێزمانە بێ ئەبێت لە چوارچەوەی عێراقا بین لە چوارچەوەی عێراقا بین تورکیا هێرشی کرد سوپای عێراق بەکاربێنە بۆی بەرگری لێ بکە ئێران هێرشی کرد سوپای بەشێک بە لە عێراق سوپای عێراق بەکاربێنە تا خۆتەگری کاک وەڵای خۆش ناگریت
هەرە بێت ئەزانین چۆنە واقعەکەی کاکدا من حەزەکەم ئەمە بە کورتی باسکەم عملیەکەم باس کردووە خەریکی لێکۆڵینەوەیەک بووم عێراق لە ساڵی 1970 تا ملیۆنێک و 400,000 کەس بووە لە ساڵی 1970 گەشتەدا 13 ملیۆن کەس واتە بە هەزاران ساڵ 13 ملیۆن لە ساڵی 1990 گەشتێتە 90 ملیۆن باشە 90 لە پڕێسە چەنە بە 25 ساڵ 42 ملیۆن واتە بە هەزاران ساڵ 90 ملیۆن بە 22 ساڵ بوو بە عێراق لە زیادکردنێکی سەریعایە و 2023 بێ بە 50 ملیۆن کوردیش 4 5 ملیۆن 5 ملیۆن 6 ملیۆن بەقەدەر مووسڵە بینێمە کەمێ زیاتر کەمتر ئەبێ خۆی ڕابێنی لەم واقعە چیم پێ ئەکرێ ئەمە سیاسەتە زۆرترین قازانج کەمترین زەرەر زۆر باش کە عەلی باباسی ئاشتەوای سلێمانی بکەین ئاشتەوای سلێمانی لەوە دەستی پێکرد سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک ینی یانە شەوانەوانەی داخستەما کاردانەوەی گەورەیە بوو تۆش قسەیەکتیان کرد و دەستخۆش بەڵامێکیشی تیا بوو دوای ئەوە پرۆژێکی ڕاگەیان بۆ ئاشتەوای سلێمانێگرت تەماشاکەی وسەر لە سەروبەندی سەری ساڵام ساڵ تەشویقێک ئەکردی کۆریش بێ لە سلێمانیا حرەکەیەک هەیە جوڵەیەک هەیە تا ڕادەیەک مەسەلەن لەسەر دوای لەسەر شەفافێتەکەش قساکەین بەڵێ بابەتێکی زۆر گرنگە بابەتی سلێمانی ئاشتەوای سلێمانی چۆنە بەڕاستی لە دیدی کاگالی من چەند جارێک قسەم لەگەڵ بەرپرسانە کردو بەڵێ چ جێگری سەرۆکی حکوومەت چ بڕیار بەدەستی یەکێتی ئێستا هەموو ئاشتەوای سلێمانی بەشتی جەوهەریەک ئەمە باشە من وەک کەسێکی موسڵمانی مولتەزم یا وەک کەسێکی کۆمەڵایەتی پەیوەست بە کۆمەڵێک هەم بەهای ئاینی هەم بەهای کۆمەڵایەتی داخستیم چەند شوێنە وەکو هەنگاوی یەکەم شتێکی باشە بەڵام هەموو شتێ مەکەن بەمە هەفتەیەکە هەرچی کەناڵە وەکو ئەوە ئەمە هەنگاوێکە باشە دوای ئەوە چیتری بەسەر من کۆبڵی خەڵ لێ ڕیزەکەم ئایا ئەمانەیە کرێیان بەخوا سوودبەندیەکەم پێش هەموو کەس یەکێتیە وە حکوومەتەکەیەتی با حکوومەت بەهێز بێ لە سلێمانیا زۆر لاواز نەبێ حکوومەت کاری حکومڕانی بکە حەزب هەموو قەرارێنێتە حکوومەت کاری حکومڕانی بکە جارێ هەربا لەو شتانەوە دەست پێ بکەین کە پەیوەستە بە بابەتی کۆمەڵایەتیەوە دوای ئەچینە سەر بازرگانی دوای ئەچینە سەر ئابووری بەگشتی کۆمەڵی قومارخانە هەن سلێمانی هەزاران خێزانیان هەڵوەشاندوێتەوە من دۆسیەکانم لایە خراپترین سیستەمی قوماریشیان هێناوە یعنی ئەوە نیە دوو کەس بە وەرەقەی یاریەکان یا منەی بەمویاتەوە مەسەن لە 8 احتیمالیەک احتیمالی بردنەوەیە باوەڕ کە هەزاران خێزان هەڵوەشان ئەوە بە دوواداچوون کرد ینی بەڵێ زانی 5-6 قومارخانەن لێرە ناوەکەیم بردووە پێشتیش یعنی ئەوە نیە بڵێن بەڵێ قومارخانە بەپی یاسا بەرکارەکانی عێراق قەدەخەیە ئێستا ئەو مەلهەیە دیسکۆیە هەرچییە ئەگەر شتێکی فەیکیش بێ خۆمۆڵەتێکی وەرگرتەوە بە ناوی شتێکیتەوە بەپی یاسا بەرکارەکانی عێراق کوردستان قومارخانە قەدەخەیە ئەمە بێت ئاخر دووەم ئاشتکردنەوەی بازاڕ و بازرگان یعنی خەڵک بزانێ کە سەرمایەکەی بازرگانیەکەی چی لێرە حمایەکری بازرگانێکی زۆر لە سلێمانی و ڕویان کردوتە عێراق ڕۆشتونەتە دوبەی بەنیازی تورکیا ئەبێ تەمیناتیان بدە خەڵکە بۆ ویستێتی مەعمەلێدانێ لە سلێمانی 3 ساڵی پێچووە نەک هەرکێ دەستی بۆ هەر شتێ برداوای بەش و ئیشی لێ بکە زەوی سلێمانی با مڵکی شارەوانی بی مڵکی حەزب نەبی بەرپرسی حەزبی قەراری لێ نەدا چی بکرێ 100 ئەفکار هەیە کە ئێمەمانان ئەبین بە هاوکار و دامانناوە و بە پرۆژە پێمان بۆ نمونە حەوزەوی نایاب هەیە ئێستا حالیان لە سلێمانی حەوزێ کۆمەڵێک بەرپرسی زۆر هەمووی چاوی تێبڕیوە بیبە ئەم حەوزەوێ بە ئەعلان بفرۆشرێ نزیکەی 200 ملیۆن دۆلارەکە 200 ملیۆن بە یاسایی شێ بەڵێ بە یاسای بەرکار یاسای فرۆشتنی بەکرێدان وتیان یاساکە ڕاوەستاس ئەوە ڕێنماییە دەرکرا بوو لە ئەنجومەنی وەزیران من پێم وتن ئیشیشمانتیا کرد ئەڵۆشێوە ئەڵۆشا غەڵەتە ڕێنمایی ناتوانێت قانون ڕاگرێت ئەمە قانونە یعنی ڕێنماییەکە ناتوانێت قانون ڕایەگرێت ڕێنمایی ناتوانێت قانون ڕاگرێت ناکرێت ئەمە ناکرێت کاکی و ئێمەمانان پێش هەموو کەس قسەیان لەسەرەکەین یعنی تۆ پێت وایە کاکە بەرپرسی هەیە نادی وەرزشی هەیە لەم سلێمانیا بەقەدەر سەرمایەی ڕیال مەدرید بە زەوی فرۆشتووە ئێستا وایە بەقەدەر ڕیال مەدرید دەوڵەمەند بووە لە بری نەسڕ شەڕی کڕینی کریستیانۆ ڕۆناڵدۆی بکردە هیچیشی نییە بەس نادیەکە و زەوی وەرەگرێ و بە ناوی ئەو نادیەوە ئەی فرۆشە و ئێستا چاوی لەیەک نییە زەویتر نابێ ئەمە نابێ ئەگەر قەرارە ئاشتەوای بکرێت ئەبێ کۆمەڵێک پرۆژەی استراتیژی هەبێ بازاڕ ئاشکەرەوە بزنس ئاشکەرەوە بازرگان ئاشکەرەوە ئێمە جوودێکمان کرد خۆشبەختانە خەریکە سەرەکرێ باش کۆمەڵێک بازرگان و خەڵک
چاویان بڕیم بۆ زەویەکانی 100 مەتری بیبن. من پرۆژەیەکی متەکاملم تەقدیمی جێگری سەرۆکی حکوومەت و شارەوانی و لایەنە پەیوەندیدارەکان کرد لەگەڵ کۆمەڵی مهندسی هاوڕێمە کە لە دەرەوە ماستەر و دکتۆرانێ. وتمان ماستەر پلانی شارێکی هاوچەرخدانێ، وەک چۆن لە دوبەیە، وەک چۆن لە ئەندۆنیسیا، وەک چۆن لە مالیزیا، نەک ئەوروپا تعمیراتە. بۆ نمونە 200 تاوەری تایە، 4 سنتەری بازرگانی تایە، 3 شاری پزیشکی وەستێسە بۆ تەواو زەویش بە بەلاش مەدەن بە کەس. بۆ نمونە 4 کۆمپانیای گەورەی سلێمانی سەرەتا بانگەکەم بە فرۆشتن مەتر دیاریەکەم بۆ من زەوی بازرگانی 300-400 دلار مەتری. 4 تاوەر دروستکەن ئۆتۆماتیکی بەها بووە ئەو زەویانە هەموو یەگەڕێتەوە. بۆم حسێب کردن نزیکەی 800 ملیۆن دلار بەم زەوێ پەیابێ، بەس مەیبن بەم 800 ملیۆن دلارە جگەلەوەی جادەکە تەواو بێ خەتەماتێکی گەورە ڕوو لە سلێمانیەکە و سەر لە نوێ جادەی کەلار بۆ سلێمانی، کەرکووک بۆ سلێمانی دروستکەوە، جادەی ڕانیشتەوە بکە. باوەڕکە نیوەی عێراق یاریتە سلێمانی. داهاتت دوو قات زیادەکایی ئەم شارە، جوڵەی بازرگانی و بزنس و کە هەموو شتێ لە 80 ملیار تێگەیشتن هەبوو لێوەرگیران هەبوو لێ ئێستا وعدراوە. دوو جژنەشی بۆ دروستکرا و معلوماتێکم هەیە هەندێک جم و زۆرش لەگەڵ بازرگانەکان کراوە ورد بن بە دوایە چوو ورد ئەمانە ڕاستە و معلوماتانی منیش ئەمە بکە بە پرۆژەیەتر 27,000 باخ لە سیتەک و مێرگەپانە، شتی زۆر جوانیان تایە. خەڵکەکەش هەمووی حەزەکە تاپۆیکەی بووی وانە تاپۆیکە یەکێ بە 2 دەفتەر، یەکێ بە 3 دەفتەر، یەکێ 4 باخکەشی دوو قاتە بێت، بەڵام پارەکەی نەبەی دیسان بێنەرەوە بۆ وەرە بۆ یەکەمین جار لە هەموو عێراقا نەک شوێنی گەشتیاری شاری گەشتیاری دروستەکەی وانە جادەی هەیە سیتەک و مێرگەپان، ئاوەڕۆی هەیە، کارەبای هەیە و سەدی خێوەتەشی پێ دروستکە. سەدی خێوەتە دروستکە تا 30-40 ساڵی سلێمانی کێشەی ئاوی نابێ. ئەمە هیچی پارە نییە، بەس پارەی پێکۆکەینەوە. کونێکی تر بۆ تونێلەکەش دروستکە. ئەوە دروستکە 100 مەتریەکە دروستکە. داهاتی سلێمانی ئەبێ بە 2 قات و 3 قات. بازاڕی سلێمانی ئەبوژێتەوە وە سلێمانی ئەبێتە جوانترینەکانی عێراق. هیچی پارەیەوێ نەخێر بەس ئیرادەیەوێ. وەرە مەشروعێتر هەیە کۆمپانیای سلێمانی غاز دروستکە بە هاوڵاتی سەهمیە بێت یا پشکدار بێوانە. من سەرۆکی لیژنەی وزەم لە پەرلەمان دایان کۆمپانیا هاتوون ئامادەن نەک بۆ سلێمانی بۆ هەموو کوردستان بە باشترین سیستەم بۆری غاز ڕاکێشن بۆ ماڵ و بۆ کارگەکان. پێداویستی لەسەر کارەبا و نەوتی سپیسیال نە بە سیستەمێکی دەستی ئێران بۆ ناتەقێتەوە هەیە 40 ساڵە دروستیش کراوە نەکەوەی وەستایە بێ لە خۆیەوە شەریکاتی گەورەی دنیا ئامادەن پارەشی حکوومەتیشی ناوێ. ئەو جاوەرە پرۆژەی پترۆکیمیاوی ئەتوانی پێ بکەی و ناتوانانی غاز بفرۆشی بە عێراق، بەڵام ئەتوانی دەیان محەتەی گەورەی کارەبا لە سنووری چەمچەما و بازیانە دروستی تەزووی کارەبا فرۆشی لە ڕێ ئەم کۆمپانیاوە. ئەم کۆمپانیا کە 1000 سەرمایه‌دار پشتیوانیەتی دەیان 1000 دەستی کار درو وەرە بەس ئەم سێ شتە بکە هیچی تر مەکە. ئەگەر 5 ساڵی تر سلێمانیەک دروست نەبوو کە کەس تەسەوری نەکرد بوو کەس باوەڕکە ئەو سیتە و مێرگەپان هەموو شوێنی تورکیا جوانترە بێ بە سەدی خێوەتە دروست کرێ بوشانەوەی گەورەی ئەو هەموو بارانەیە باری و هەمووی ڕوات. ئەمە بەس پلانیەوە. باش من ئایا ئەمە ئاشتەوای سلێمانیە ئەمە بکات ئەوانەی وتوتە گوێ لێ ژیرا من لەگەڵ هەمویانە دانیشتوم بە سەعات هیچیشم نەویستووە هیچیشم ناوێ و ئەمە حرەسی دینار بە دینارشی بەڵام بێ شەفافی ئەمانگە ئەوە نەزەویم فرۆشت ئەوە پارەکەی بۆ ئەوە خەرجەکەم ئەمانگە ئەوە زەوی تاپۆ کرا ئەوە پارەکەی وای هەندێک لەو هەنگاوانە دەستی پێ کردووە مەسەلەن منشائیەن من خۆم هیچم نەبینی ڕاستەکەی هیچم نەبینیوە بەڵام دەستی کاکە من ئەزام دوو لیژنە دروست کراوە یەکیان بۆ بارودۆخی زەویەکان یەکیان بۆ قەرەبووەکان یەکی ئەوە بەڵام دووت لە نەتیجە ئەبێ شتێ پیشانی خەڵک بدرێکە بزانە بەمە سلێمانی چۆن ئاشتە بێتەوە لەگەڵتا بەڵام تۆ بازار نەبێ بێ بازاڕی بێ خەڵک بترسێ بگیرێ کاکە با من دووسێ مەوزوعن بۆ باس باش کەمێک قسەی خۆشم کرد با کەمێکی ناخۆش ناڵەوە مێنبەرێکی ئازاد باش من خۆم وتم 65,000 زەوی پارچە کراوە کێ کردی بەرپرسە باڵەکانی ئەمنی و سەربازی کران یەکیان نەگیران ئەوەی گیرا دەڵاڵەکانی بازار بوون وانە بەردان تەرافیان نەکرد لە سەریان من چا بۆ بنەزانوان نازانن ئەوراقەیە من پیان دەڵێم یەکێکێوکێن بەرپرسانی فەرماندەی و هێزانامنیەکان خۆ چیەکە کوڕی چێتوانێت زەوی مەترکە دەبڕێت مەتر لە دەرگای حوشە بێرە پێش 470 ملیار دینار لە داهاتی سلێمانی بە چەک ڕاکێشاوە بەبێ بەرپرسی باڵا چێتوانێت لە چوون بازار
ئەوانەی بازاری دۆلارەکەیان کرد کڕین و فرۆشتنی پێکەن کابرا بە 250,000 کڕێتی بە 255 فرۆشتوێتیوە بە کەمتر لە زیاتر بۆ بەرپرسانی باڵانێکیان وەرن کاکە خەریک بوو هەموو بازاری دۆلارەکە چۆڵیکە هەموو یەترسا بگیرێ جاخۆ بازاری دۆلارەکە چۆڵکە سلێمانی نیارەکە بۆ معلوماتت تا هینێ دۆخێ دروستکرا و هێنراوە تایم ویستی واتە بەشتی عملی شتی دقیق پرۆژەی گەشە پێدان شتێ سلێم ئەو زەمینەی بۆ پێشکەوتن لە عێراقا سلێمانی هەیەی کەم شوێنێتی چکە هەڵکەوتەیەکی سەیری هەیە ئاوی هەیە شاخی هەیە ژینگەی هەیە لەسەر شەفافیت قسە چیە مەسەن ئەوەی سەر ڕۆژانە داهاتی سلێمانی ئەخرێتە سەر سایتێکەوە و ئێستا دەستیان بەوە کردووە خەرجەکەشی خەریکن بەڵێ دووسێ بەشەکە شەفافیت تەنیا ڕقم نییە بەڵێ بەشێکی گەورەی شەفافیت تحلیلی ڕقمە بۆ نمونە ڕۆژێ داهاتی سلێمانی 22 ملیار بوو بەڵێ تۆ زانی بۆچی 22 لەبەرەوەی لە کۆتایی ساڵایە و مەسەلەن کۆمەڵێ وێزگەکانی بەرەم ئەوەی وێزگەین معمەلە گەورەکان کری کارەبایان بوو بەشی هەرە زۆریشی بەری هەرشەیە هەرە زۆریشی بە چەک بوو چەک واتە لە بری قەرز لایەنە چەک نابێ بە نەقد بەداهات لە نەتیجە وانە مەسەن ئەبێ ئینکەی بۆ نمونە ئێستا تۆ سیر کە ڕۆژانە داهاتی خاڵە سنووریەکان نیوان 500 میلیۆن بۆ 600 میلیۆنە وایە بەڵێ ئەی بۆ جاران 2 ملیار بوو واتە ئەبێت تحلیلی ڕقم بکەیت بۆ ئەوەی گرفتەکە بدۆزیتەوە وە چاکیکەی بەڵام هەنگاوی سەرەتایی باش هەنگاوێ باشە ئەبێت 3-4 هەنگاوی تری بەڕوا بێ کۆنتترۆلی خاڵە سنووریەکان و پیاسوونە کاکە کۆمپانیا هەیە بەبێ ئەوەی هیچ کا بە ناوی تعقیم و بە ناویی بە ناڕوا پارە وەرەگرێ ئەمە واکە بازرگان بە دوا بڕوا بە دوای ڕێکی ئاسانترا بڕوا من پێتەڵێم ئەو هێزە اقتصادی لە گەرمیانە هەیە لە گەرمیانە هەیە لە هیچ شوێنێکی عێراقانیە نەک هەولێر نەک دۆک نەک سلێمان ئەنیرە سنووری کاونیوەکو زۆر پێنج قووەتی اقتصادی هەیە گەرمیان کەلار هیچ شوێنێکی نیەتی بەس خاڵی سنووری پەروێزخان چاک بکرێت واتە جادە و شتەکەی نۆژەن بکرێتەوە هوتێل و شوێنی پێشوازی هەبێت ئەبێتە گەورەترین خاڵی سنووری هەموو عێراق لەگەڵ ئێرانە جوڵێکی بازرگانی گەورە تاکە شوێنە ئەتوانێت شار لەسەر ئاو دروست کرێت لەسەر ڕووبار دروست کرێت لێ کاتان نەوتی هەیە و غازیشیە ئستمارێکی دقیقی لێ بکرێت زەویەکی زۆری فراوان و بەپیتی هەیە و لە پایتەختی عێراق شۆ نزیکە ئەمە چیەوێکەواتە بەس ئیدارەیەوێت پلانیەوە چۆن ئەمە ئەەکەی بە عمل واتە شەفافێت لە خەرجەکانە زۆر گرنگە ئەوش بەرز ڕقم گرنگ نییە بڵێن ئەم مانگە مەسەن 20 میلیۆن درا بە نەسریە ئایا لە هێزە ئەمنی و سەربازیەکانە چەندێ لێچوونی مالی هەیە بیگرەوە کاکە بەرپرسی ئەمنین هەیە لە خۆیەوە ملوێنێرە کاکە گەورەترین موچە لە وڵاتە من هەمە 3 هێندەی مدیر شورتەیەەکە 2 هێندەی بریکاری وەزیرێکە موچەکەم باشە ئەی بوون بۆ داڵەوە خێرە نانە کاکە 8 میلیۆن معاشمە معاشم بووە کەوەرە 8 میلیۆن موچەم بووە ئەی کابرا 2 میلیۆنی هەیە بەچی خاوەنی 10 میلیۆن دۆلارە بەچی کام مەسوولی هەفتە هەیە معاشەکەی بەقەدەر منە با بێ بڵێ ئەی بۆ هەمویان 20 هێندەی منیان هەیە کام مەسوولی ئەمنی و دژەتیرۆر و کورە نازانم دەستگا و چی و لە پێشوو ئێسەشە بەچی ئەوەنە دەوڵەمەند بوون واتە شەفافێت دەبێت لە خەرجیا هەبێ بە عەرز و مەرز ناکرێت واتەش خەرجەکان ڕێکەرەوە داهاتەکەش با ڕێکرێتەوە بەدڵنیایی هەموو کەس پشتیوانیەکە لەبەر کورسات ناوێنی ئەم دزی و بێسەروبەریە لە هەولێر و دۆچیشەیە بەدڵنیاییەوە بەدڵنیاییەوە من چۆن وتومە لە باشما قاچاقی هەبووە و هەیە بەڵام ێستا بازاڕیان کەمی کردووە لەبەرەوەی منزریەش کراوەتەوە و لە شوێن تریشەوەیە لە فیشخابووریش بڕۆ ڕۆژانە بەیانی کامیرە بڕۆن سەدان بار هەڵگروەسا سەری مانگڵە داهاتەکەی کۆ بزانە هەیە نییە لە هەولێر بەڵێ لەبەرەوەی ئەرز لەوێ زۆرترە لێرە ئەمان تموحیان لە زەویە کە بای 30 میلیۆن دۆلارە لەوێ ئەو تموحی لە زەویە کە بای 500 میلیۆن دۆلارە شەریکاتی گەورەی نەوتەمووی لەوێ هەیە بۆیە شەریکاتی خەدەماتی نەوتیش لەوەیە بۆیە لەوێش هەیە من زۆر جاوت بە جیاوازیەکان وەکو جیاوازی نێوان کەرەوز و معدەنووس وایە ئێستاش من لێکیان جیا ناکەم تۆش ناتوانین کەرەوز و معدەنووس بێ جیاگرێتەوە زۆر باشە لە کۆتاییە ئەخیر پرسیە وڵی حەزمە کرد زیاتر بێ بە زۆردا تریدارێتی کۆنتترۆل هەرەوەی کاتەوە باشە زۆر شتما وڵی کالی بۆ بیکەین بە من هیوام وایە ئاشتەوایەکی جدی ئاشتەواییەکە بەفعلی باش ئێمە زۆر دابوونێتی کۆمەڵایەتی زۆر گرنگە بەڵێ جال لە جێندەر و عینەکەەوە وەریەگریت
زاني هەر بە زۆر هەندێشت وڵی کە زانە شەڕ پێفرۆشن بە زۆر ئەوێ قسە بکەیت باشە ئەم هەموو کەناڵە میدیا و سوۆسیال میدیا هەیە خێرە بەم دەیشەوە سەعات ژنێ کەس نازانێکی بەمای سەماعەکە و خەیتە سەربانی شوێ هەرە توی خەڵک قسەت پێ بڵێ بە زۆر ئاشتەوای کۆمەڵایەتی ئاشتەوای سیاسی ئاشتەوای سیاسی ئەوەیە احترامکردنی ئاینی خەڵکە ئاین و دابوونەری بازار و اقتصاد ئاوەدانکردنەوە پرۆژە و خەدەبات هەیە بازار و اقتصادی لا گرنگە هەیە ئاین و دابوونەریتی لا گرنگە هەیە جوڵەی بازرگانی لا گرنگە هاوڵاتیەکی کەلاری دەربەنیخانی جوسایدی سلێمانی تا دەربەنیخانی لا گرنگە تۆش جادەی ڕانیەوە لامووی بێگومان باشە ینی ئەوە نییە کە بڵێن سلێمانی گەرمیان ئەو زۆنەکە یەکێتی ئەڵێ بەسەر ئابلوقی خراوە سەر ئەو شوێنە خنکاوە نیە بەو جم و جۆڵ و جوڵانەیەکی ئاشبوونەوەیکی گەورە لەسەر سلێمانی هەیە دوو جەمسەری لێرەوە بەڕێوەبردنیەکی خراپ حکوومەتی هەریەمی کوردستانی زۆر خراپ بەڵام ئیدارەیەکی باش هەبێ بە پلان و بەڕوئیا ئەگەر ئەمان تەرکیزیان لەسەر ئەوە بێ بەیانی چەند مەغزەن دروست سەکرێ کە ڕەتی 20 دەفتەریکە 100 دەفتەر 100 مەغزەن کە ڕەتی 120 دەفتەریکە 2000 دەفتەر قازان شار وێرانە بێ بەڵام ئەگەر ڕوئیای درێژخایانت هەبێ وەکو ئەوەی 100 مەتری و جادە و ژێرخان و ئەو شتانەی باسمان کرد هیچ شوێنێ نییە لە عێراقا کێبڕکێ لە سلێمانیا زۆر زۆر سپاس بۆ حاجی علی هەمە ساڵح قوربانت سپاس کاک حاجی بینەرانی خۆشەویست بە هیوای ئەوەین کە ڕژبینمان نەکردن و گەشتبینمان کردبن و ساڵێکی پڕ خێر و بەرەکەتیش چاوەڕێمان بێت ئینشاءالله پانۆرامامان پێشکەشکردنەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان